پارێزگارێکی کورد و سەرکەوتنی بەغداد بەسەر ئەنقەرەدا. ئەو هەوڵانەی تورکیا لە سەرەتای پارەوە دەیاندات بۆ گەیشتنی بەرەی تورکمانی بە دەسەڵاتی یەکەم لە کەرکوک ئەنجامەکەیان بەدڵی تورکیا نەبوو. بۆ ئەو مەبەستە چەند جارێک هەریەکە لە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا، ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای هەواڵگری میتو، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتەکە لەگەڵ نوێنەرانی بەرەی تورکمانی کۆبوونەوە. لە سەردانی مانگی نیسانی ڕابردووی ئەردۆغانیش بۆ بەغداد، ئەنقەرە جەختی لەسەر ئەوە کردەوە دەبێت پارێزگاری کەرکوک بەخولی بێت. بۆ ئەو مەبەستە بەرەی تورکمانی و پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتن. حەسەن تۆران سەرۆکی بەرەکە لە ڕێگەی کەناڵێکی نزیک لە پارتیەوە ئاشکرای کرد کە ڕێککەوتنیان کردووە. لە بەرامبەر ئەو دەسوەردانانەی تورکیا، قەیس خەزعەلی ڕێبەری عەسایبی ئالی حەق پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ڕێگە نادەین تورکیا دەزوەردان لە کەرکوک بکات. کەرکوک شارێکی عێراقیە و تورکمانەکانش عێراقین. هاوکات بەرپرسانی یەکێتی پارتیان بەوە تۆمەتبار دەکرد کە بە فشاری تورکیا ئامادە نەبووە هاوپەیمانێتێکی کوردی لە کەرکوک دروست بکات. پارتی ئەگەر چیڕەتی کردەوە ببێتە هاوپەیمانی یەکێتی، بەڵام دژاتی بۆ پارێزگارێکی کورد لە کەرکوک دەرنەبڕی. تەنیا مەرجێک کای بوو پارێزگار دەبێت کوردێکی باش بێت، بێ ئەوەی ڕوونی بکاتەوە کوردی باش کێیە. تورکیا بەڕوونی بەدەسەڵاتدارانی عێراقی ڕاگەیاندبوو کە دیژی ئەوەن یەکێتی هاوپەیمانی پارتی کرێکارانی کوردستان هەژمۆنی بەسەر کەرکوکدا هەبێت. ڕێکەوتنەکەی بەرەی تورکمانی و پارتی کە 4 کورسیان هەیە بەندکراوە بە ڕەزامەندی پێکهاتەی عەرەبیەوە بۆ ئەوەی بتوانن بەبێ یەکێتی و پێکهاتەی کریستیان حکومەت پێک بێنن. لە بەرامبەردا سوودانی بەرجیا لەگەڵ نوێنەرانی بەرە و پارتی کۆبووە هۆشداری پێدان کە نابێت هیچ لایەنێک پەراوێز بخرێت. سوودانی تا 11 ئابی دەستنیشان کردبوو بۆ ڕێککەوتن بە پێچەوانەوە پارێزگارێکی بە وەکالەت لە کەرکوک دادەنا. لە بەرامبەر هەوڵەکانی تورکیا، هەریەک لە یەکێتی و بزوتنەوەی بابلیۆن و بەشێک لە پێکهاتەی عەرەبی لە هۆتێل ڕەشیدی بەغداد بە ئامادەبوونی 9 نوێنەر لە کۆی 16 نوێنەر کۆبوونەوە. دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن پارێزگاریان هەڵبژارد. بە گوێرەی زانیاریەکانی سبەی ڕێککەوتنی یەکێتی و لایەنە عەرەبیەکان بۆ 2 ساڵ یەکەم پارێزگار بۆ کورد دەبێت، لە 2 ساڵی دووەم بۆ عەرەب دەبێت و ئاڵوگۆڕ بە پۆستی سەرۆکی ئەنجومەن و پارێزگار دەکرێت. هەروەها جێگرانی یەکەم و دووەمی پارێزگایان بە بەتاڵی بۆ پارتی و بەرەی تورکمانی داناوە. ئەوەی ڕوویدا دەرخەری ئەوەیە کە پلانەکەی تورکیا بۆ کەرکوک شکستی هێنا، چونکە وەگەوەی ئەردۆغان و هاکان فیدان داوایان دەکرد جێبەجێ نەکرا. بەرەی تورکمانی هەرزوو کەوتە دژاتی ئەنجامی کۆبوونەوە کە ڕایگەیاند سکاڵا تۆمار دەکەن.